ئەمڕۆ دەی ئازار 27 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر ڕاپەڕنی ناوچەکانی ڕەواندز و سۆران و حەریر و خەلیفان و باسوورمە و سیدەکان و مێرگە سۆر. هاوشانی پێشمەرگە قارەمانەکان لە دژی ڕژێمی دکتاتۆری بەعەس ڕاپەڕین. دوای چەندین شەڕی قارەمانانە تواندرا لە تەواوی ناوچەکانیان دوژمن ڕاماڵن. خەڵکی ڕەواندز کە هەمیشە گر و کڵپەی شۆڕشیان لە نێو ناخیان زیاد دەبوو، ڕازی نەبوون ڕژێمی عێراق چالاکوانان و شۆڕژێرانیان سەر کود بکە. ئەو ڕاپەڕینەی کە توانی وانەیەک لەو سنوورەش بە دژمندا بدات بەوەی خەڵکی سنوورەکە چیتر لە بەرامبەر کردەوە دڕندانەکەی بەعەس دەستەوەستان نابێت. هەمیشە ڕۆڵەکانی خۆی گۆش کردووە بە هەستی نەتەوایەتی و شۆڕژێری خەباتکردن لە پێناوی سەروەری خاچی کوردستان. ئەنجامدانی ڕاپەڕینی جەماوەری خەڵکی کوردستان بە پشتیوانی هێزەکانی پێشمەرگە لە نێو بەرەی کوردستانیدا بە بەرنامە و ڕێبەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بۆ ڕەتکردنەوەی ستەم و زۆرداری ڕژێم لە بەرامبەر حکمی داسەپاوی ستەمکارانەی کە دەرحەق بە خەڵکی کوردستان ئەنجامی دەدا. ڕاپەڕین کە هێمای سڕینەوەی زوڵم و ستەم و هێنانەکایی سیستەمێکی حکومڕانی و دیموکراسی و دەستەبەرکردنی ماف و ئازادی تاکە، هاوکات بە دامەزراوەی کردنی خۆبەڕێوەبەری و نەهێشتن و لابردنی هەموو ئەو ناحەقی و کارە نامرۆڤانەی بەرامبەر نەتەوەی کورد دەکرا بە مەبەستی کەپکردنی هەستی نەتەوایەتی و شۆڕژێری کۆمەڵانی خەڵکی کوردستان. بە هاو گرنگی ڕاپەڕین لەو ڕۆژە مێژوویەدا کە بووە هۆی دەستەبەرکردنی دەستکەوتەکانی پەرلەمان و حکوومەتی هەرێم و ئاوەدانکردنەوەی گوند و دێهاتە وێرانکراوەکانی کوردستان. ئێستا خەڵکی کوردستان پێیان وایە باشترین وەفا بۆ شەهیدان و قارەمانانی ڕاپەڕین پاراستن و پارێزگاریکردنی دەستکەوتەکانی ڕاپەڕینە بە کۆتایی هێنان بە کێشە و ناکۆچەکان و تێپەڕاندنی ئەو بارودۆخە قەیراناویەی هەموو تاکێکی ئەو هەرێمەی گرتۆتەوە. ئیسماعیل عوسمان، کورد سات نیوز، سۆران.